ئەو فێڵە چی بوو لە حیزب اللای لوبنانی کرا؟ ئەی هێرشی ژێرپشتوێن چییە؟ ئەی بابەتی خەساندنەکە چی بوو؟ سڵاوتان لەبێ من توانانەقیم و بۆتان باز دەکەم. بهي المرحلة خصوصا المقاتلين المقاومين هن وعائلاتهم يستغنوا عن الخليوي. عطلوا يا خيي، ادفنوا، حطوا صندوق حديد وقفل عليه. معلش جمعة جمعتين شهر اثنين، الله أعلم هاي القصة قد ايه بتطول، من أجل سلامة وأمن وحفظ دماء وكرامات الناس. کاتژمێر 3:30 خولەکی پاش نیوەڕۆیە لە پڕ دەنگێک لە ئامێرەکانەوە دێت و پاش 30 چرکە هەمویان پێکەوە دەتەقنەوە. هەندێک دەم و دەست گیان لە دەستدەدەن و ژمارەیەکی تر بە قورسی بریندار دەبن. بەشێکی زۆریشیان بینایی لە دەست دەدەن، بەڵام زۆربەی زۆری بریندارەکان زەبرەکە بۆ خوار کەمەریان بووە. چونکە ئامێرەکان لە کاتی تەقاندنەوەی لە گیرفانیاندا بووە. هەر لەبەرەمەیە هەندێک ناویان ناوە هێرشی ژێر پشتوێن و ئیسرائیلەکانیش بۆ شۆخی پێی دەڵێن هێرشی خەساندن. تەقاندنەوەی پەیجەرەکان سەیرترین و ئاڵۆسترین پرۆسەی هەواڵگریە. 2 ڕۆژ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕیوە، هێشتا لە یەکدانەوەیەکی لۆژیکی بۆ نەدۆزراوەتەوە. پرسیارە هەرە گرنگەکە ئەوەیە چۆن ئیسرائیل دەستی گەیشتووە بە هێزێکی قایم و تونند و تۆڵی وەک حیزب الله و توانیوێتی لە ناو ئامێری بێتەلەکاندا تەقەمەنین بچێنێت و ئەو کاتەی دەیەوێت بیتەقێنێتەوە. مانگی شوباتی ڕابردوو حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری گشتی حیزب الله لە پەیامێکی ڤیدیۆییدا بە ئەندامانی حیزبەکەی وت: نەخۆتان و نەژن و منداڵتان مۆبایل بەکارمەهێنن چونکە مەترسیدارە و دەدۆزرێنەوە. دوای ئەم پەیامە حیزب الله بیری لە شوێنگرەوەیەک کردوێتەوە، بۆیە بڕیار دەدەن ئامێری پەیجەر بەکاربێنن کە ئامێرێکی بێتەلی بچکۆلێ و پەیامی نووسین و دەنگی وەردەگرێت. پێش چەند مانگێک حیزب الله داوای 5,000 ئامێری پەیجەری کردووە لە کۆمپانیای گۆڵد ئەپۆلۆی تایوانی. بە شێوەیەکی گوماناوی ئەرکەکە کۆمپانیایەکی هەنگاری لە ئەستۆی گرتووە بە ناوی BAC. حیزب الله ئامێرەکانی لەو کۆمپانیایە پێگەیشتووە. پاش ماوەیەک لە بەکارهێنان ئەندامانی حیزب الله لای سەرکردایەتەکەیان سکاڵایان کردووە لە خراپی ئامێرەکان، لەبەرەوەی زۆر خێرا شەحنیدا دەبەزێت و پاترێکەی گەرم دەبێت. هەروەها ناتوانێت لە یەک کاتا دوو نامە پێکەوە وەربگرێت. حیزب الله ڕۆژی 7 ئەیلول لەسەر ئەم سکاڵایانە پەیوەندی کردووە بە کۆمپانیا هەنگاریەکەوە. چەند کاتژمێرێک دوای پەیوەندیەکە هەموو ئامێرەکان تەقیونەتەوە. گومانی بەهێز ئەوەیە کە مۆساد زانی بێتی خەریکە پلانەکەی ئاشکرا دەبێت، بۆیە ئامێرەکانی تەقاندۆتەوە. میدیا عەرەبیەکان بە پشت بەستن بە زانیاری هەواڵگریەکان دەڵێن لە لێکۆڵینەوەی ناوخۆیی حیزب اللهدا دەرکەوتووە ئەو ئامێرانە لە ڕێی کۆمپانیا هەنگاریەکەوە گەیشتۆتە دەست مۆساد. چەند ڕۆژێک لەلایەن بووە و جۆرە تەقەمەنیەکیان تێکردووە کە بە ئامێری سکانەر و سەگی پۆلیسیش نادۆزرێتەوە. ئەم تەقەمەنیە تەنها بە کۆدێکی دیاریکرا و کارا دەبێت کە لای مۆسادە. پلانەکە مۆساد ئەوە بووە ئەگەر شەڕی حیزب الله و ئیسرائیل دەستی پێکرد لە یەک کادا هەموو ئامێرەکان بتەقێنێتەوە بۆ ئەوەی 5,000 چەکداری حیزب الله لە کار بخات. بەڵام گومانی ئاشکرابوون وای کردووە پلانەکە پێش بخەن. هەندێک سەرچاوەی ناوخۆیی لوبنانیش گومانیان هەیە بەرپرسێکی گەورەی حیزب الله تێوە گلابێت. ئەوان دەڵێن کاتێک ئەندامێکی حیزب الله مۆبایلێک دەکرێت دەبێت بیباتە لای ئاسایشی خۆپارێزی حیزبەکە و پشکنینی بۆ بکەن، چۆن ئەم هەموو ئامێرە بە پێ پشکنین کاری بۆ کراوە. بۆیە ئەوان دەڵێن بەرپرسەکەی حیزب الله چەند ملیۆن دۆلارێکی لەو کارە دەستکەوتووە و وای کردووە بەبێ پشکنین ئامێرەکان بخرێنە کار.
هەردوای تەقینەوەکە کۆمپانیا هەنگارەکە ڕاستەوخۆ سایتەکەی لەسەر ئینتەرنێت داخراوە و کاتێک دەچن تەماشای بارەگاکەشی دەکەن دەبینن خانوویەکی دوونهۆمیە و کەسی تیادا نییە. ئەم کۆمپانیایە تەنیا ڕووپۆشێک بووە بۆ گەورەترین زەبری مۆساد، ئەو زەبرەی کەمەری چەکدارانی حیزب الله و حیزبەکەشی شکاند.